جار باز دەکرێت و باز کراوە دەربارەی چارەسەری کێشەی سیاسی کێشەی ئابووری و ئێمە زۆر جار قسەمان لەو بارەوە کردووە کە ئەوەش بۆ خۆی بواری خۆی هەیە و شوێنی خۆی هەیە تێدا باز بکرێت بەڵام من ئەم بابەتەی کە ئەمڕۆ بۆ ئێوە باسی دەکەم حەقیقەت تایبەتە بەلایەنی معنەویەوە باسی ئیمان دەکەم ئیمان چ ڕۆڵێک دەبینێ و ئیمان ئەگەر ئینسان لەژێر سایە ئیماندا ژیانی چۆن دەبێ و ئەو شتانەش کە دەخرێنە ڕوو بۆ ئەوە کە خەڵک و خەڵکی مسلمان بەرامبەر بە ئیمان و ئیسلام بخەنە دوودڵی گومانەوە بێمە سەر تەوەری یەکەم ژیان لە سایە ئیماندا بۆی بزانی ژیان لە سایە ئیماندا چۆنەوە ئیمان چ کاریگەریەکیە لە ژیانی تاکدا و لە ژیانی خێزاندا و لە ژیانی کۆمەلگادا و لە ژیانی قوارەیەکی سیاسیشدا دەبێت پێشە پێناسەی ئیمان بکەین ئیمان برا خوشکانی بەڕێز بریتێ لە تەماشاکردنی بوون بەو چاوە کە ئەو بوونە بێخاوەن نییە خاوەنێکی هەیە و ئەو خاوەنەی سەرپەرشتی دەکا ئاگای لێتی و لە نێو ئەو بوونەدا مرۆڤ بێخاوەن نییە بێساحەب نییە و بێسەرپەرشت نییە ئەوە خلاصەی ئیمان دەبێتەوە بەوە کە ئێمە ئەم بوونە دەبینین پێمان وانە بێت دنیا شاری بێخاوەنە و مرۆڤ کە لە نێو بووندا دەبینین پێمان وانە بێت کە هەروە لە خۆڕا ڕێکەوتۆتە ژیان و لەم سەرگۆی زەویە پەیدا بووە بەڵکو ژیان خاوەنێکی هەیە و مرۆڤیش پەروەردگارێکی هەیە پەرستراوێکی هەیە مشورخۆرێکی هەیە لەسەر زەوی دایناوە و حکمت و ئامانجێکی ڕەشاو کردو کە ئەو مرۆڤەی خوڵقاندووە لەسەر زەوی دایناوە ئیمان براو خوشکانی بەڕێز چوار پێکهاتەی هەیە ئیمان پەیوەندی بە عەقڵەوە هەیە پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە پەیوەندی بە زمانەوە هەیە و پەیوەندیشی بە جەستە و ئەندامەکانەوە هەیە چونکە ئینسان چوار هێزی هەن هێزێک کەشتی پێ کەشف دەکا و دەرێک دەکا هێزی عەقڵ و هێزێک کە شتی پێ ڕەفز دەکا یا قبوڵ دەکا و شتی پێ خۆش دەوێت یاخود ڕق لێ دەبێتەوە کە هێزی دڵ و دەروونە و ئینسان هێزێکی هەیە بریتێ لە هێزی دەربڕین تعبیرکردن و هێزێکیشی هەیە بریتێ لە هێزی جێبەجێکردن کە ئەندامەکانی جەستن ئیمان پەیوەندی بە هەر کام لەو چوار هێزەی ئینسانەوە هەیە ئیمان بریتێ لە ناسینی خوا سبحانه وتعالى بەعەقڵ بەو شێوەیە کە خوا خۆی بە ئێمە ناساندووە و پاشان زانینی ئەو ڕاستێک کە خوا کۆمەڵێک فریشتەی هەن بەو فریشتانەدا پەیام و بەرنامە دەنێرێ بۆ پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام و ڕۆژێکیش هەیە کە ڕۆژی دواییە ئێمە بە دیداری خوا دەگەینەوە ئەوە هەر پێنج پایە سەرچەکەی ئیمان دار لە فەرمایشتی پێغەمبەردا عەلەیهی الصەلاة وەسەلام باسی پایە شەشەمیش کراوە کە بریتێ لە ئیمان بە قەدەر واتە خوا ئەم بوونەی بە ئەندازەگیری داناوە هەروە هەڕەمەکی نییە بێیاسایی نییە هەموو شتێکی بە یاسا و بە نەزم داناوە قەدەر بریتێ لەوە کە بڕوات بێ بەوە خوا هەموو شتێکی بە نەخشە و ئەندازەگیری داناوە دەبێت بە عەقڵ ئەو ڕاستیانە دەرک بکرێن کە بریتین لە ناسینی خوا وەکو تاکە بەدیهێنەر تاکە پەروەردگار تاکە خاوەن تاکە پەرستراوە پاشان بەدڵ دەبێت ئەو ڕاستیانە قبوڵ بکرێن هەیە بە عەقڵ دەزانێ فرعون دەیزانی موسا پێغەمبەری خوایە ئیبلیس دەزانێ خوا بەدیهێنەر و پەروەردگارە بەڵام ئایا فرعون و ئیبلیس و ئەبوو جەهل لە سەردەمی خۆیدا ئەوانە بە ئیماندار لە قەڵەم دراون نەخێر بۆ بە عەقڵ زانیویانە دەرکی ئەو ڕاستیانیان کردو بەڵام بەدڵ قبوڵیان نەکردووە بەدڵ بۆی تەسلیم نەبوون پەسەندیان نەکردووە و بە زمانیش دەبێت دانی پێدابێنی و پاشان بە ئەندامەکانیش دەبێت التزام بکەی و پابەندی بکەی ئەمە بە هەر سواریان ئەو جار ئیمان دروست دەبێت پایەکانی ئیمانیش وەکو باسم کردن پێنجی سەرەکین هەندێکیش بە شەش ئیمان بەخوا بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا بە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام بە ڕۆژی دوای و بە قەدەر بزانین پێویستی ئیمان لە چیدایە بۆچی ئیمان پێویستە بەڕێزان ئینسان بۆ ئەوەی کە وەڵامی ڕاست و دروستی دەستکەوێ بۆ چەند پرسیارێکی فەلسەفی
چەند پرسیارێکی فیتری کە لە عەقڵ و هۆشی هەموو کەسێکدا هەن ناچارە ئیمانی هەبێت ئەگەر نا وەڵامی ڕاست و دروستی دەست ناکەوێت ئەم بوونەت چییە چێ خاوەنیەتی بۆچی هێناویەتە دی من کێم لەکوێ هاتووم بۆچی هاتووم بۆ کوێ دەچم ئەو پرسیارانە سەرجەم فەیلسوفەکان بە درێژایی مێژوو هەوڵیان داوە وەڵامیان دەست بخەن وەڵامی ڕاست و دروست بەڵام بێجگە لە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هیچ کەس نەیتوانێ وەڵامی ڕاست و دروستی ئەو پرسیارانە دەست بخە بۆچی عەقڵی مرۆڤ سنووردارە جەستەی مرۆڤ سنووردارە ئەندازەیەک لە بۆشایی داگیر دەکا و بەڵام قەبارەیەکی دیاریکراوی هەیە بینینی ئینسان هەتا مەودایەک دەتوانێت ببینێ هەتا مەودایەک دەتوانێت بۆ دووری و هەتا مەودایەک بۆشتی ورد ئێمە گەردیلە نابینین ئێمە مۆڵکۆڵ نابینین ئێمە شانەکان نابینین خانەکان نابینین زۆرشت نابینین ڤایرۆس و چی و چی تێشتی ژێرسوور و تیشتی سۆری وەنەوشەی و هێزی مقناطیسی و هێزی جاذبی و هیچی نابینین هەر وەکو جن و فریشتەکان و ئەوانەش نابینین هێزی بیستنی ئینسانی گوێی ئینسان لە 20 لەرینەوە دەبیستێ هەتاکو 20,000 نە لە 20,000 زیاتر دەتوانێت ئیستیعابی کا ببیستێ نە لە 20 کەمتر دەتوانێت و هەروەها عەقڵی ئینسانیش دیسان سنووردارە ئینسان ناتوانێت هەموو شتێک بزانێ بە عەقڵ بۆیە لە ڕێی وەحیەوە خوا سبحانه وتعالى لڕێی پێغەمبەرانەوە عەلەیهیم السەڵات وەسەلام خۆی بە ئێمە ناساندووە و خۆشمانی پێ ناساندووین و ئەم بوونەشی پێ ناساندووین و تێشی گەیاندووین لەکوێ هاتووین بۆچی هاتووین بۆ کوێ دەچین کەواتە ئیمان پێویستە بۆ ئەوەی عەقڵی ئینسان ئیشباع بێت وەڵامی ئەو پرسیارە ئەزەلیانەی دەستکەوێت کە من چیم ئەم بوونە چییە بەسەرهات چییە حیکمەت لە دروستکردنی من چییە لەکوێ هاتوون بۆ کوێ دەچین و لە ڕاستیدا خوا سبحانه وتعالى کارێکی وای کردووە ئێمە بە عەقڵ خوا بناسین بە فیترەت و دڵ و دەروون خوا بناسین تەماشای مێژوو بکەین خوا دەناسین دەستی خوا تەماشای دەوروبەرمان بکەین خوا دەناسین بۆی هەندێک لە زانایان گوتویانە الطرق إلى الله بقدر أنفاس الخلائق ڕێەکان بەرەو خوا بۆ ناسینی خوا بە ئەندازەی هەناسەی دروستکراوەکانن ڕێ بەرەو خوا زۆر زۆرن یعنی یەکێک لەو یاسا عەقڵیانەی کە هەموو عەقڵمەندانی دنیا لەسەریان پێک هاتوون هەموو پەیدا بوویەک پەیداکەرێکی هەیە هەموو پەیدا بوویەک دەبێت پەیداکەرێکی هەبێت هەموو ڕێک خراوێک شتێکی منەظەم سیستماتیک دەبێت ڕێکخەرێکی هەبێت ئەوانە یاسای عەقڵین یعنی هەر کامێک لە ئێمە کتێبێک لە شوێنێک ببینێ دەزانێ نووسەرێکی هەیە هەر کامێک لە ئێمە لە شوێنێک کۆشتێک ببینێ دەڵێ بینایەک بەنایەک دروستی کردووە مهندسێک نەخشەی بۆ داناوە و وەستاوکردەکار دروستیان کردووە ئەم کەونە چ کۆشتێک تۆ زۆرت پێت سەرنج ڕاکێشە لە هەموو کۆشتێک سەرنج ڕاکێشترە جەستەی مرۆڤ لە هەموو شتێک کە مرۆڤ دروستی دەکات لە هەموو شتێک ئاڵۆزترە و زیاتر وردەکاری تێدایە جا عەجایب ئەوەیە مرۆڤ ئەگەر سەعاتێک ببینێ کەس ڕێی ئەوە دانانێ بڵێ و سەعاتە لە خۆوە دروست بووە بەڵام مێشتی مرۆڤ کە لە 13 ملیار خانە پێکاتووە هەر خانەیەکیان چەند بەرابەری سەعاتێک وردەکاری زیاتر تێدایە چ عەقڵێک قبوڵ دەکا ئەو مێشکە بەو هەموو ئاڵۆزی وردەکاریەوە ئەمجا باقی ئەندامەکان و کۆ ئەندامەکانی دیکەی جەستەی مرۆڤ ئەوە دڵە 72 جار یا کەمتر زیاتر لە خولەشێکدا لێ دەدا یعنی لە دقەیەکدا 72 جار دڵ خوێن دەگەیەنێ بە هەموو خانەکانی لەش دەشیهێنێتەوە دەیگەیەنێ خواردنی پاشیان دەگەیەنێتێ دەشیهێنێتەوە خواردنی پیس دەرداوێ ئەمجا سیەکان و ئەمجا گەدە و جگەر و هەموو ئەو ئەندامانەی کە ئەو ئەندامانەی کە جەستەیان لێ پێک دێ جا بۆ خوا سبحانه وتعالى لە قورئاندا زۆر سەرنجی ئێمە ڕادەکێشێ بۆ خۆمان و بۆ بوونەوەر و دەوروبەر دەفەرمێ وفي أنفسكم أفلا تبصرون لە خۆتاندا بۆ سەرنج نادەن لە خۆتان ورد بنەوە و دەفەرمێ سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق نیشانەکانی خۆمانیان پێشان دەدەین لە ئاسۆیەکاندا و لە
دەرونی خۆشیاندا تاکو بۆیان دەرکەوێ کە خوا حەقە سبحانه وتعالى یاخود کە قورئان حەقە. ئێستا بێمە سەر باسی ئەوە کە گرنگی ئیمان و ژیان لە سای ئیماندا چییە؟ ئەگەر ئینسان بە ئیمانەوە بژیە چی دەست دەکەوێ؟ ئەگەر بێ ئیمان بێ چ زەرێک دەکات با تەماشایەکی بکەین. ئەڵبەتە من هەموو ئەو بابەتانە بە ناچاری دەبێ زۆر بە پوختی و بە گوشراوی بۆتان باسکەم. لە سوورەتی یونوسدا لە ئاەتی ژمارە 9 خوا سبحانه وتعالى دەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم. بێگومان ئەوانەی بڕوایان هێناوە کردەوە باشەکان ئەنجام دەدەن خوا بەهۆی ئیمانەوە ڕێنماییان دەکات، ڕێیان پێشان دەدەن. تەماشا بکەم براو خوشکە خۆشەویستەکان، ئێمە دوای ئەوەی بەخواوە پەیوەست دەبین، دەزانین خوا خاوەنمانە، دەزانین خوا مشورخۆرمانە، خوا ئێمەی هێناوە و بۆ حکمەتێک ئێمەی دروست کردووە، دوای ئێمە لەو قۆناغی ژان دەگوازێتەوە بۆ قۆناغێکی دی. دوای ئەوەی ئەوەمان لێ حاڵ دێ بەخواوە پەیوەست دەبین، ئەمجا لە بوونی خۆمان حاڵی دەبین، ئەمجا لە مەحەلی ئیعرابی خۆمان تێدەگەین ئێمە بۆچی لێرەین. ئەگەر ناکەسێ خوا نەناسێ خۆی نەناسێ و نازانێ بۆچی هاتووە و نازانێ لەکوێ هاتووە بۆچی هاتوو بۆ کوێ دەچێت، هەمووی تاریکاییە. کەواتە ئیمان دەبێتە هۆی ئەوە کە تۆ بەرپێی خۆت ببینی، بزانی چۆن دەشی. یەک لە سوورەتی نەحل دا ئاەتی 99 دا خوا سبحانه وتعالى دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. دەفەرمێ کەسێک بڕوا بێنێ لە نێر و مێ. تەمە لە مەسەلەی ئیمان و ئیسلامدا لە مەسەلەی دینداریدا فەرقی نێر و مێنێ، وەکو یەکن، تەماشای مرۆڤ دەکرێت نەک تەماشای ڕەگەزی. هەر کەسێک کردەوەی باش بکات لە نێر و مێ و بڕواداریش بێ، خوا دەفەرمێ لە دنیادا بە ژیانێکی پاک و چاک دەیژیێنی، ژیانێکی پاک و چاک وشەی طەیب، واتە ئەو شتە هەم پاک بێ هەم چاک بێ. تەماشا بکەن ئینسان بەهۆی ئیمانەوە پێش ئەوەی زانست بەرەو پێشەوە بچێ بڵێ ئەو شتە زیانی هەیە، ئەو شتە زیانی هەیە، ئەوە مەخۆ، ئەوە مەکە، ئەوە مەکە، بەهۆی ئیمانەوە لە هەموو شتە زیان بەخشانە دوور دەبێت. ئێستا کە زانست بەرەو پێشەوە چووە دەرکەوتۆ کە مادە سەرخۆشکەرەکان چ زیانێکیان هەیە، گۆشتی بەراز چ زیانێکی هەیە، بۆ وێنە جگەرە کێشان، زینا و داوێن پیسی، انحرافی جینسی بە هەموو شێوەکانیەوە، نەخۆشی ئایدز و چەندان جۆرە نەخۆشی و قومار چ زیانێکی هەیە، هەر هەموو ئەو شتانێک کە خوا قەدەغەی کردوون بەهۆی ئیمانەوە ئەتۆ خۆتیان لێ دوور دەگری. چەند جیل لە مسڵمانان هاتوون خۆیان لە قەدەغەکراوەکان دوور گرتووە بەبێ ئەوەی کە بۆیان دەرکەوێت زیانەکەیان چییە وە چۆنە، بەهۆی ئیمانەکەیانەوە. هەروەها ئەو شتانەی کە باشن، نوێژ، ئێستا لێکۆڵینەوەی دوور و درێژ هەیە دەربارەی نوێژ، فەلسەفەی نوێژ، کە هەم لە ڕووی وەرزشی جەستەیەوە، هەم لە ڕووی تەرکیزی عەقلیەوە، هەم لە ڕووی ئۆخژن و ئارامی دڵ و دەروونەوە، هەم لە ڕووی جوانبوونی ئەخلاقەوە، نوێژ، ڕۆژوو، عیبادەتەکانی دی. دوای ئەوەی کە زانست بەرەو پێشەوە چووە ئەو شتانە کەشف بوون، بەڵام بەهۆی ئیمانەوە پێشەوەی خەڵک نهێنی و حکمەتەکانیش زانێ بەهۆی ئیمانەوە واجباتی شەرعی ئەرکە شەرعیەکانی جێبەجێکردن، خۆی لە قەدەغەکراوەکان پاراستووە. کەواتە کە خوا دەفەرمێ هەر کەسێک ئیمانی هەبێ لە نێر و مێ و کردەوەی باش بکە بە ژیانێکی پاک و چاک دەیژیێنی. ئینسانی ئیماندار دوورە لەو نەخۆشیانەی کە لە گوناحان پەیدا دەبن، دوورە لەو حاڵەتە دەروون تێکچوونانەی کە لە ئەنجامی قەلەق و دڵڕاوکە و خوانەناسی و دوور لە خوایی و پشت بە خوا نەبەستن پەیدا دەبن. ئینسان مەخلووقێک کە پێویستی بەوە هەیە لە پەنای خوادا بژی، پێویستی بەوە هەیە پشتی بەخواوە بێ، پێویستی بەوە هەیە بزانێت کە مشورخۆرێکی هەیە، ئاگای لێیەتی، سەرپەرشتی دەکات. لە سوورەتی ئەنعامدا خوای پەروەردگار ئاوا بۆمان وێنا دەکات کە ئیمان چ ڕۆڵێک دەبینێ لە ژیانی مرۆڤدا. دەفەرمێ أو من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها. آية كسيك كمردوب زيندو مان كردوا والروشنايك مان بيدا لنيو خلشي دا بي بروا وكو كسيك وايا كلا تاريكايان دا يوليان درباز نابي. إنساني إيمان دار
وەکو ئێوە کە زیندوو لەگەڵ مردوسەندی فەرقە ئینسانی ئیماندار لەگەڵ بێ ئیمان ئەوەندەی فەرقە و کەسێک کە لەبەر ڕۆشناییدا بەڕێوە دەچێت زۆر جیالەوەی کە لە تاریکایەندا و بەرپێی خۆی نابین ئینسان بەهۆی ئیمانەوە زیندوو دەبێت ڕۆحێکی زیندوی دەبێت دڵ و دەرونێکی زیندوی دەبێت و بەهۆی ئیمانەوە ئینسان بەرپێی خۆی دەبێنێ حەڵاڵ و حەرام چاک و خراپ دۆست و دوژمن یەکجیا دەکاتەوە ئەوە ئیمانە پێت دەڵێ ئەوە مەکە ئەوە مەکە ئەوە مەکە چۆ زیانی هەیە ئەو شتانە ئەنجام دەچون کە بۆ خۆت بۆ دنیا و بۆ دواڕۆژت باشە بەهۆی ئیمانەوە ئینسان وەکو گوتم دەستی لە هەموو خێر و چاکەیەک گیر دەبێت لە هەموو شەڕ و خراپەیەکیش دوور دەبێت و دەپارێزرێت ئەمە ئەگەر بە شێوەیەکی خێرا باسکەین کە بەرهەمی ئیمان لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی عەقڵیەوە براو خوشکانی بەڕێز عەقڵی ئینسان هەمیشە لە بیرکردنەوەدایە دەبێت شەقێک هەبێ ئەو عەقڵە پشتی پێ ببەستێ ئەگەر هەر ڕۆژە قسەیەک دەکات ئێوە دەبینن ئەوانەی ئەهلی فیکرن ئەهلی سیاسەتن ئەگەر پشت بەسەرچاوەی وەحی و زانیاری بێسنووری خوا ببەستن هەر ڕۆژە قسەیەک ناکەن هەر ڕۆژە هەڵوێستێک نانوێنن شەسپاو دەبن دامەزراو دەبن بەڵام ئەوەی دیکە وەکو وڵە بە ڕۆژە دەبێت هەر ڕۆژە ڕوو لە لایەکی بکە چونکە هەر جارە غەریزەی بۆچوونی عاتیفەی بەلایەکیدا دەبات کەواتە لە ڕووی عەقڵیەوە ئینسان بەهۆی ئیمانەوە دامەزراو دەبێت لە ڕووی فیتری و دڵ و دەروونەوە ئەو ئۆخژن و ئارامیەی بەهۆی ئیمان و پەیوەندی لەگەڵ خوا ئینسان دەستی دەکەوێت بەهۆی هیچ شتێکەوە دەستی ناکەوێت لە ڕۆژ ئاوا لە وڵاتانی وەکو سوید و نەرویج و لە ئەمریکا و لە وڵاتانە کە ژیان و گوزەران لە ڕووی مادی زۆر تیاندا پێشکەوتووە خەڵک هیچ پێویستی بە پەچی لەسەر هیچ شتێک نەکەوتووە خۆکوشتن هەیە بۆچی چونکە ئەو مرۆڤە لە ڕووی ڕۆحیەوە هەست دەکات هەر برسیە هەر تینوویە بەهۆی ئیمان و بەهۆی خواناسیەوە ئینسان ئیشباع دەبێت دڵ و دەرونی تەسەلای دێ ئەگەر ناوەکو پیرەمیردی شاعیر دەڵێ تەماع وەک ئاوی سوێری دەریایە هەردەی خۆیتەوە و تەسەلات نایە ئەوەی بە تەما بێ بەهۆی مادیاتەوە بەهۆی خانوبەرێ باش و سەیارە و پارە و ئەوانەوە ڕۆحی ئیشباع بێ باڵەدا چوە ئەو ڕوحا بەو شتە تێر دەبێ کە لە لای خواوە دێ چونکە ڕوح دروستکراوێکی تایبەتی خوایە ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي درباري الروح برسار دي دەکەن بڵێ ڕوح پەیوەندی بە فەرمانی پەروەردگارمەوە هەیە لە عالەمی خەلق نییە لە عالەمی ئەمرە بە فەرمانی ڕاستەوخۆی خوا دروست بووە ئەو ڕوحە بە چی شاد دەبێ بە چی خژنی دێ بە چی ئارام دەبێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب ئاگادار بن تەنیا بە یادی خوا دڵان ئارام دەگرن ئەو خژنیان دێ تەسەلایان دێ بە هیچ شتێکی دیکە ئەو خژن و ئارامیە بۆ ڕوح پەیدا نابێ لە ڕووی ڕەوشتیەوە ئینسان ئەگەر لە سای ئیماندا بژێ ئەو ئیمانە پێی دەڵێ وەکو گوتم ئەو ڕەوشتانە خراپن خۆیان لێ دوور بگرن ئەوانە چاکن خۆتیان پێ بڕازێنەوە ئەوەی کە ئەهلی تەسەوف و عرفان دەڵێن التحلية بالفضائل والتخلية من الرذائل رازانەوە بە صیفەتە پەسەندەکان خۆبژارکردن لە صیفەتە نزم و پەستەکان ئەوە لە سای ئیماندا دێتە دی لە سەرەتای سوورە المؤمنون خوا دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين للزكاة فاعلون والذين لفروجهم حافظون تدعي لكوتاي سورة فرقان وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما هتا دوازن سيانزا صفة دجميره بهوي إيمان وإنسان دستي لهمو روشتي برز پسند جير دبي ودتواني خوي ببرازينتوا وخوشي دتواني كنترول كا غريزكاني خوي عاطفي خوي جستەی خۆی کۆنتڕۆڵکە خۆی لە هەر ڕەوشتێکی دزێ و خراپ بەدوور بگرێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەلگایە کە لە سایە ئیماندا بژێ براو خوشکانی بەڕێز پێکهاتەکانی ئەو کۆمەلگایە بەرپرسەکان خەڵکی دیکە خوێندەوارەکان و خەڵکی دی پیاوان و ئافرەتان پیران و گەنجان هەموو پێکهاتەکان هەموو توێژەکان لەسەر بناغەی ڕێز لە یەکدیگرتن و ڕەحم بە یەکدیکردن پێکەوە مامەڵە دەکەن